ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئاوڕێیان یاوکارمان توێنێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. عەباس عێراقچی شوێنی یۆرانیۆمە پێتێنراوەکانی ئێرانی ئاشکرا کرد. بۆ یەکەم جار ژنێک بوو بە سەرۆکوەزیرانی نێپاڵ. کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان لەبارەی کێشەی فەلەستین بڕیارێکی پەسەند کرد و بەرزڕاگرتنی یادی گیانبەختکردووی ژینگە لە کوردستان بە چاندنی نەمام. دەست بە سەرکرانی سێ وڵاتی لە شاری کامیاران. بەرەبەیانی ڕۆژی هەینی حسام سەبووری، ئێحسان سەبووری و کاوان سەبووری خەڵکی گوندی گازرخانی سەر بە شاری کامیێران لە ماڵەکانی خۆیاندا دەست بە سەرکراون. ئەوسا هاوڵاتیە بەبێ نیشاندانی هیچ بەڵگەیەکی دادوەری هێرشکراوەتە سەر ماڵەکانیان و دەست بە سەرکراون کە لە ئاکامدا حسام دوای چەند کاتژمێر لێپرسینەوە ئازاد کراوە و ئێحسان و کاوان بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. بەرزڕاگرتنی یادی گیانبەختکردووی ژینگە لە کوردستان بە چاندنی نەمام. گروپی ژینگە پارێزی شاخەوانانی قەڵای حەسەناوا ڕۆژی هەینی ڕێکەوتی 21 خەرمانانی 1404 هەتاوی یادی گیانبەختکردوانی ژینگە پارێزی کوردستانیان لە شاری سنە بەرزڕاگرت. بەڕێوەچوونی گەشتێکی شاخەوانی لەوێدا لە ژمارەیەک لە خەڵکی ژینگە دۆست و بە ئەمەکی کوردستان هاوڕێ لەگەڵ بنەماڵەی 4 گیانبەختکردووی ژینگە پارێزی کوردستان لە قەڵای حەسەناوای سنە کۆبوونەوە و یادی ئەم ژینگە پارێزانەیان بە چاندنی نەمام بەرزڕاگرتووە. هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. هێرشی ڕۆژاوای کوردستان بۆ سەر هێرشی تورکیا ببورن بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە واتای دابەشبوونی سووریا دێت. بەرپرسێکی باڵای سەربازی لە ڕۆژاوای کوردستان ئاماژە بەوە دەکات ئەگەر تورکیا هێرش بکاتەوە سەر ڕۆژاوای کوردستان واتای دابەشبوونی سووریایەوە دەشڵێت کە تورکیا ڕێگری لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوان ئێمە و حکوومەتی کاتی لە دمشق دەکات. ئەو ژنە فەرماندەیە باس لەوە دەکات کە لە 3 مانگی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە هێزەکانیان بەهۆی پەلامارەکانەوە شەهید بوون، بەڵام وەک خۆی دەڵێت توانی ویانە ڕێگری لە پلانێکی گەورەی پەلاماردانی گرتوخانەکانی ڕۆژاوای کوردستان بکەن و پیلانەکان بۆ سەر و شوێنانە پوچەڵ بکەنەوە. جەختیشی کردوێتەوە کە داعش جمجۆڵی لە ناوچەکەدا زیاد کردووە، بەڵام ڕوبەڕووبوونەوەی توندی هەسەدا دەژبە و گروپە تێرۆریستیە بە سەختی بەردەوامە. عەباس عێراقچی شوێنی یۆرانیۆمە پیتێنراوەکانی ئێرانی ئاشکرا کرد. وەزیری دەرەوەی ئێران شوێنی یۆرانیۆمی پێتێنراوی ئێرانی ئاشکرا کرد و ڕایگەیاند کە یۆرانیۆمەکان لە ژێر داروپەردووی دامەزراوە بۆردەمانکراوەکاندا. لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا عەباس عێراقچی ڕایگەیاند کە تەواوی یۆرانیۆمەکانیان لە ژێر داروپەردووی و دامەزراوانەدان کە بۆردەمان کراون لە وێزگەکانی نەتەنز و فۆردۆ و ئیسفەهان. وتیشی ڕێکخراوی وزەیە ئەتۆمی ئێران سەرقاڵی هەڵسەنگاندنی دۆخەکە و توانایی گەیشتنیان بەو یۆرانیۆمەیە لە پێناو بەرزکردنەوەی راپۆرتێکدا بۆ ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێران. بۆ یەکەم جار ژنێک بوو بە سەرۆکوەزیرانی نێپاڵ. دوای ڕوخانی ڕژیمی پێشووی نێپاڵ، سۆشیلا کارکی تەمەن 73 ساڵ وەک سەرۆکی وەزیرانی نوێی ئەو وڵاتە دیاریکرا. سەرۆکایەتی نێپاڵ ڕایگەیاندووە کە سەرۆک ڕامچاندرا پادێل سۆشیلا کارکی وەکو سەرۆکوەزیران دەستنیشان کردووە و کارکی سوێندی یاسایی خواردووە. کارکی یەکەم سەرۆکوەزیرانی ژنە لە مێژووی نێپاڵ و بژاردەیەکی پێشبینیکراوی خۆپێشاندەرە گەنجەکان بوو بۆ بەڕێوەبرنی وڵات. ئەمەش لە کاتێکدا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە ئەنجامی خۆپێشاندانی فراوان لە نێپاڵ ڕژیمی پێشوویە وڵاتە ڕوخێندراوە و سەرۆک و زۆربەی بەرپرسە باڵەکانی ڕژیمی پێشوو وڵاتەکان بەجێهێشت. بەشێکیان کەوتنە بەردەستی خۆپێشاندەران هەر بەهۆی خۆپێشاندەرانە و 51 کەس کوژراون و زیاتر لە 1300 کەسیش بریندار بوون. بەهۆی ڕوخانی ڕژیمەوە لە وڵاتە زیاتر لە 15,000 کەسیش لە زیندانەکان ڕایان کرد.
کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان لەبارەی کێشەی فەلەستین بڕیارێکی پەسەند کرد. ڕەشنووسی دامەزراندنی دەوڵەتی فەلەستین لە کۆبوونەوەی کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان بە زۆرینەی دەنگ پەسەند کراوە. ڕۆژی هەینی کۆبوونەوەی کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان تایبەت بە چارەسەری کێشەی فەلەستین سازکراوە. تیایدا ڕەشنووسی پێشنیازی فەڕەنسا و سعودیە بۆ چارەسەری کێشەکانی فەلەستین ئیسرائیل خرایە دەنگدانەوە کە پشت بە بنەمای دوو دەوڵەتی فەلەستین و ئیسرائیل پشت بە دوو وڵاتە دەبەستێت و بە زۆرینەی دەنگ پشتیوانی لەو ڕەشنووسە کرا کە جەخت لەسەر دامەزراندنی دەوڵەتی فەلەستین دەکاتەوە. ڕەشنووسەکە 142 دەنگی ئەرێنی بەدەستێنا، لە بەرامبەریشدا تەنها 10 دەنگ بە نەخێر و 12 بە دەنگی بێلایەنیش تۆمار کرا. ئیسرائیل لە دژی 142 وڵات هاتە دەنگ. هەریەک لە عەرەبستانی سعودی و فەڕەنسا پێشوازی لە بڕیاری نەتەوە یەکگرتوەکان دەکەن بۆ دامەزراندنی دوو دەوڵەتی سەربەخۆ بۆ فەلەستین و ئیسرائیل، بەڵام وەزارەتی دەرەوەی ئیسرائیل بە توندی ڕەدی دەکاتەوە. دوێنێ هەینی نەتەوە یەکگرتوەکان بڕیاری دامەزراندنی دوو دەوڵەتی سەربەخۆی بۆ ئیسرائیل و فەلەستین خستە دەنگدانەوە، بە زۆرینەی دەنگ پشتیوانی لە بڕیارەکە کرا کە 142 وڵات دەنگی ئەرێنیان پێدا و 10 وڵات دژی بوون و 12 وڵاتیش دەنگی بێدەنگیان بەکارهێنا. ئێمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە پلاتفۆرمی ئێکسدا نووسیوێتی بە سەرکردایەتی فەڕەنسا و سعودیە 142 دەوڵات پشتیوانیان لە بەیاننامەی نیویۆرک کرد بۆ چارەسەری ناکۆکی نێوان ئیسرائیل و فەلەستین و دامەزراندنی دوو دەوڵەتی سەربەخۆ. پێکەوە ڕێڕەوێک دیاری دەکەن بۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هیچ گەڕانەوە و پەشیمانیەک لەم بڕیارە بوونی نابێت. حوسێن شێخ جێگری سەرۆکی فەلەستین لەم ڕاگەیەندراوێکی فەرمیدا ڕایگەیاندووە کە بڕیارێکی مێژووی کۆمەڵگەی نێودەوڵەتی هەنگاوێکی گرنگ بە ئاراستەی کۆتایی هێنان بە داگیرکاریەکانی ئیسرائیل دانراوە. دانان بە دەوڵەتی سەربەخۆی فەلەستین وێنایەکی گەورە بوو بۆ پشتیوانیکردن لە مافی گەلی فلستین لە دیاریکردنی چارەنووسی خۆی. ئەم بڕیارە دەبێتە هۆی ئاشتی و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.